سێکتەری کارەبا یەکێکە لەو کەرتانەی کە حکومەتی هەرێمی کوردستان زۆرترین بودجەی بۆ تەرخان کردووە. ڕەنگە ئەمە پرسیارێک و داواکاریکی هاوڵاتیان بێ لە ساڵانی ڕابردوو بگرێ ئێستاشی لەگەڵ بێ کە کەی کارەبای نیشتیمانی دەبێتە 24 کاتژمێری. پلانەکانی وەزارەتی کارەبا چین بۆی کە کار بکات چۆن کارەبایەکی 24 کاتژمێری بۆ هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان دابین بکە. بۆ یەکەمین جارە لە حکمڕانی هەرێمی کوردستاندا بەرهەمێنانی وزە دەگاتە 4200 مێگاوات کاماش بڕێکی یەکجار زۆرە. چونکە ئێستا حکومات دەیەوێت لە ڕێگای غازی سروشتیەوە لە هەمان کاتە لە ڕێی وزە نیۆبووەکانەوە بتوانێت کارەبا بەرهام بهێنرێت. ئێستا هەنگاوێکی تری وەزارەتی کارەبایە، ئەویش بەدانانی پریپەید واتە هاوڵاتیان دەتوانن ڕاستەوخۆ وزە یاخود کارەبا بکڕن. ئەم پرۆژەیەش سەرەتا لە بەشێک لە پرۆژەکانەوە دەستی پێکردووە. ئەم هەنگاوانەی وەزارەتی کارەبا چین حکومەتی هەرێمی کوردستان چۆن پاڵپشتی ئەم کەرتە دەکا. مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. کارتی کارەبا لە هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی ناوە لە بواری چاکسازی و زیادکردنی وزە و دامەزراندنی ئەو وێزگانەی کە دۆستی ژینگان. هەوڵەکان بۆ کۆنتڕۆڵکردنی خواست و دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ هاوبەشی کارەبا لە هەرێمی کوردستان زۆر بەچڕی کاری لەسەر کراوە. ئێمە پشتیوانیەکی زۆری وەزارەتی کارەبامان کردووە بۆ ئەوەی چاکسازی لەم کەرتەدا بکەن تاکو بتوانن بە شێوەیەکی باشتر و شایستەتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. لەم ڕواوە جێگەی دەستخۆشیە کە وەزارەتی کارەبا دەستی بە پرۆسەی چاکسازی کردووە لە پێناو باشترکردنی ژێرخانی کارەبا و نەهێشتنی سەرپێچی و زێدەڕەویەکان لەسەر ئەم کەرتە. هەروەها هەوڵی داوە لە ڕێگای بەکارهێنانی پێوەری زیرەک ڕێگە لە بەفیرۆدانی کارەبا بگرێت و سەرنجام کاتژمێرەکانی پێدانی کارەبا زیاتر بکات. بەڵام بێگومان کەرتی کارەبا پێویستی بە گەشەپێدانی زیاتر هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر خزمەتی هاوڵاتیان بکات. لەم ڕاوە پێویستە وەزارەتی کارەبا بە هاوکاری کەرتی تایبەت هەموو هەوڵێکی خۆیان بخەنەگەر و پلان و ئامادەکاری پێویست بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانرێت کارەبای بەردەوام بە هاوڵاتیان بدرێت. بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان. بەرهەمی کارەبا لە ئێستادا 4200 مێگاواتە. هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان 1,800,000 هاوباش. تێچووی 1 کیلۆوات لەسەر وەزارەتی کارەبا 71 دینارە. خواست بۆ کارەبا لە هەرێمی کوردستاندا 4700 مێگاواتە. یەکەمین جارە لە هەرێمی کوردستان ئاستی بەرهەمێنانی وزە بگاتە 4200 مێگاوات. ئێستا پلانی وەزارەتی کارەبا ئەوەیە کە غازی سروشتی بۆ سەرجام وێزگەکان دابین بکات. ئەمە جیالەوەی چەند وێزگەیەکی تر دروست کراون کە دۆستی ژینگەن و لەم ساڵدا دەستنا بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی کارەبا لە دوو وەرزە هەمیشە دەڵێ لۆدی کارەبا زیاتە زەختە. ئێوە پێوەری کارەباتان بەستووە هەوڵەدەن لە چەند سیتیەکە کارەبای 24 کاتژمێریتان دیاری کردووە. ئەم ساڵ چ جیاوازیەکە بێ لە ساڵانی ڕابردوو؟ بابەتی پێوەری زیرەک ڕێژەیەکی باشی تاوە لە نزیکی لە سانەوەتی لە قۆناغی یەکەمی و قۆناغی دووەمی چاوەڕێی ڕەزامەندین ئەویش تەواوکەین لەبەر ئەوەی کە تەنیا لەم کابینەیە زیاتر لە 380,000 هاوبەشی تازە زیاد بووە. بە دڵنیایی کاریگەریەکانی پرۆژەی پێوەری زیرەک لەسەر کۆتایی هێنان بەسەر پێچەکان لەسەر مۆزوعی سنووردارکردنی بەکارهێنان ئەوانەی کاریگەری خۆی هەبووە و ڕێژەی ونبوونەکەی تا ڕادەیەک کەم کردوێتەوەکەوە گرنگە لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە. پاشا ئێستا دەنگۆیەک لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە کە گوایە وەزارەتی کارەبا پلانی داناوە تێچووی کارەبا لەسەر هاوڵاتیان زیاد بکە لەسەر هاوبەشەکانی زیاد بکە.
لە ڕاستیەوە لەژێ دراسایە لەبەرەوەی کە وەزارەتی کارەبا جەناب تزانی خەرجەکانی لەجگار قەبان ئێمە مانگانە لە زیاتر لە 100 میلیۆن دلار بەس بە کڕینی وزە و ئەوانە خەرجەکەین جگە لە بوجەی تەشغیلی و جگە لە با بڵێن خەرجی سوتەمەنی ئەوانی تر کە جەنابتان ئاگادارن و بۆی علامی کە ئێمە لە سەرەتای ساڵ 2020 هیچ بڕەپارێکمان لە وەزارەتی داراییەوە بۆ خەرج نەکراوە تەنیا بەو داهاتەکەمی کە هەمان بۆی دەسادەی بۆ ئێمە بووە توانیمانە ئیداری خۆمان بین کە ئیترەمە حاڵەتێکی وا دروستەکە کە وەزارەتی کارەبا ناتوانێت بەم شۆیە بەردەوام بێ. ئێستا دوو بابەتەیە کە دەمێت لەگەڵ بەڕێستانە باسی کەم دابینکردنی غازی پێویست بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا و دوو سوودوەرگرتن لە تیشکی ڕۆژ لە وزەنیۆبووەکان ئەمە وەزارەتی کارەبا لەمە گەیشتووە بەکوێ؟ ئێمە لە بابەتی وزەنیۆبووەکان و بەتایبەتی لە سۆلەر ئەوەی کە جەناب باسیەکەی تیشکی ڕۆژ کارمان کردووەوە ماوە ڕابردوو هەنگاوی عملی دەستی پێکرد ئێمە سێ پرۆژەمان هەیە لە هەولێر دەستێمان دۆگەوەی هەولێر بەردەی بناغی دانرا و جەنابی سەرۆکی حکوومەت خۆی ئامادە بوو. ئەمە یەکەم جۆرایەتیە لە وزەیە کە ئێمە ژووکو هەرێمی کوردستان پێویستەکە کە ئەو جۆرەمان هەبێت کە پێڵێن وزەی خاوێن یا دۆستی ژینگە و هاوکات ڕاستە لە سەرەتاوە پێویستی بە کاپیتەڵ کۆستێکی گەورەتر هەیە لە جۆیەکی تر لە بەرهەمێنان بەڵام لە درێژخایەنە سوتەمەنی ناوێ و دۆستی ژینگەشە. هەنگاوەکان بەردەوام بن لەو بارەیە و لەسەر ئاسی خەڵکیش لەسەر ئاسی تاکە کەسی دامەزراوەکان کۆمپانیاکانیش هەنگاویان ناوە کە ئێمە پاڵپشتی ئەوانین وێزگەکانی. ڕێژەی سەدا چەند ئێستا غاز دابین دەکرێت وێزگەکان؟ ئێستا تەقریبەن نتوانین بڵێین ئەوەی کە ئێستا هەمانە لە هەرێمی کوردستان بە هەموو سەرچاوەی غاز تقریبەن ئەتوانین بڵێن هێشتا لە 160 نەختێ لەوانەیە زیاتر بێ هەندێک جار بە پێی بەرهەمەکە بەڵام ئێمە وەکو باسم کرد زیاتر لە 2000 مگاوات بۆ 2500 مگاواتمان هەیە کە پێویستی بە غازە دۆشی غازی هەر پایپڵاینی غازی پێ نەگەیشتووە لە هەولێر دوو یەکە لە سێمانی دوو یەکە لە خولمەڵە یەکەیەک لە بازیان یەکەیەک تقریبەن ئەوانە هەمووی پێویستی بە غازە بۆی کە بتوانێت خۆیان کارکە. باشە کاگومێت ینی پلانتان هەیە بۆ منە لەم هاوینەدا وەزارەتی کارەبا چەند کاژمێر کارەبای بەبەردەوامی بۆ وڵاتیان دابینکە؟ ئێمە لە ڕاستیامانێ بگەینە ئەو دوای تەواوبوونی ئەمە درفەتێکە بۆی کە باسی کەم لە ئێستا بارودۆخی کارەبا نەختێک گۆڕانکاری بەسا هاتواتە خوارەوە و خەڵک گلەی هەیە و حەق خۆیانە ئەگەر چی ئێمە ڕامانگەیاندووە هەمووشە بە شەفافی گەیشتوتە هاوبەشان و هاونیشتیمانیانی خۆشەویست کە ئێمە لە ڕۆژی حەڤەی مانگ پرۆسەی چاکسازی داناغاستاوە ئەبێ کە بەوە ئەو غازەی کە کەمی کردووە گەڕێتەوە و نزیکی 600 بۆ 700 مگاوات توانای بەرهەم زیاد دەکاتەوە بە دڵنیایی ئەو کاتە کاتەکانی بەرهەم زیاد دەکات کاتەکانی بوونی کارەبا بە دڵنیایی زیاد دەکات. ئێمە هەموو فۆکەسی وەزارەت لەسەرەوەی کە لەم هاوینەیە باشترین بەرنامە جێبەجێکەین لانی کەمی هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە هاوینی ئەم ساڵ لە هاوینی ساڵ بپار باشتر بێت. بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای گازی سروشتیەوە لە وێزگەکانی پارێزگای هەولێر دوو وێزگا، پارێزگای سلەیمانی دوو وێزگا، پارێزگای دهۆک یەک وێزگا، ڕۆژانە 250 ملیۆن مەتر سێجا گاز بۆ ئەم وێزگانە دابین دەکرێت. سێکتەری کارەبا لە هەرێمی کوردستان گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە. حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت هەم کۆنتترۆلی خواست هەمیش کارەبای 24 کاژمێر بۆ هاوبەشەکانی دابینکە. بابزانم ئەو گۆڕانکاری گەورانە چین کە لە سێکتەری کارەبا ڕوویان داوە. سەرەتاش لە بەرهەمێنانی وزەوە ئەگەر ساڵی 2010 بە نمونە وەربگرین کە بەرهەمێنانی کارەبا 2683 مێگاوات بووە، بەڵام ئێستا و لە ساڵی 2023دا ئەم بەڕا گەیشتووەتە 4200 مێگاوات کە ئەمەش بۆ یەکەمین جارە لە حکومڕانی هەرێمی کوردستاندا ئەو وزەیە بەرهەم بهێنرێت. لە کاتێکدا پێدانەکانی کارەبا لە ساڵی 2018دا تەنها 14 کاژمێر و 10 خولەک بووە، بەڵام ئێستا زیاترە لە 18 کاژمێر. لە کاتێکدا بە ڕێژەی 124 تا ئێستا هاوبەشەکانی زیاتی کردووە، واتە لە ماوەی ساڵانی ڕابردوودا زیاتر لە 1500 مێگاوات چۆتە سەر
کارەبای نیشتیمانی ئەگەر بێت و تەواوی هەموو وێزگەکان بکەونە کار کە بە گازی سروشتی کار دەکەن ئەوە بەرهەمێنانی وزە لە هەرێمی کوردستاندا دەگاتە 7,000 مێگاوات. ئەمەوێت باسی چەند پرۆژەیە بکەم کە لە کابینەی نوێمدا چوونەتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە 6 پرۆژەیە کە بەشێک لەو پرۆژانە بە کار و ئاوی کار دەکەن و بەشێکی تریشان بە گازی سروشتی کە توانای بەرهەمێنانی 676 مێگاواتە. سەبارەت بەوەی کە چۆن بتوانین سوود لە سەرچاوەکانی تر ببینین بە تایبەتی وزەنیۆبەکانەوە ئێستا لە هەرێمی کوردستاندا 3 پرۆژە کە بە سۆلار یاخود بە وزەی خۆر کار دەکەن چوونەتە بواری جێبەجێکردنەوە لە هەر 3 پارێزگای هەولێر، سلێمانی، دهۆک کە توانای بەرهەمێنانیان 75 مێگاواتە. سەبارەت بەوەی کە چۆن کۆنتڕۆڵی خواز بکرێت حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی کارەباوە چەند لیژنەیەکی پێگەێناوە بۆ زیادەڕەوی و سەرپێچیەکان کە لە ساڵانی ڕابردوودا زیاتر لە 6,000 سەرپێچی تۆمار کراون. بەڵام لە کاتی بەستنی پێوەری زیرەکدا و بۆ کۆنتڕۆڵکردنی کارەبا ئەم ڕێژەیە بە ڕێژەی 110 کەم بۆتەوە. واتە ئێستا تەنها 110 ماوە کە سەرپێچی هەیە بۆ سەر کارەبای نیشتیمانی. یەکێک لە هەوڵەکانی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەوە بووە سەرجەمدان و دەستگاکانی حکومەت بە ئەلکترۆنی بکە. ئێستا لە ڕێگای ماڵپەڕی زانینی وزەوە لە وەزارەتی کارەبا هاوبەشانی کارەبا دەتوانن لە ڕێی بارکۆدێکەوە بزانن چەند وزەیان بەکارهێناوە، یەکەکانی وزە نرخیان چەندە. لە هەمان کاتیژە تۆمارکردنی سکاڵا یاخود داواکاری بۆ وەزارەتی کارەبا کە ئەمەش لە ڕێی وێبسایتێکی جیاوەیە هاوڵاتیان دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزارەتی کارەبا بکەن و لە هەمان کاتدا وەڵامیان بدرێتەوە. هەنگاوێکی گرنگ کە حکومەتی هەرێمی کوردستان لە کەرتی کارەبایان ناوێتی ئەویش پێداچوونەوە بووە بە گرێبەستەکان بۆ بەرهەمێنانی وزە لەگەڵ کەرتی تایبەتە. ئەگەر ئەو جیاکارێ بڵین لە ساڵانی ڕابردوودا بە ڕێژەی 100 بۆ، بەڵام ئێستا کەم کراوەتەوە تێچی بەرهەمێنانی کارەبا بۆ 150. لەبارەی کۆنتڕۆڵکردنی کارەباوە ئەویش بە بەستنی پێوەری زیرەک بۆ هاوبەشانی کارەبایە. تا ئێستا لە هەرێمی کوردستان 1,345,000 پێوەری زیرەک بۆ ماڵەکان بەسراوە و کە ئێستاش 100,000 تر ئامادە کراوە بۆی هاوبەشە تازەکان پێوەری زیرەکیان بۆ ببەسرێت. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان دەیەوێت بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە بدا کە کارەبای 24 کاتژمێری بۆ هاوبەشانی کارەبا دابینکە. بۆ ئەم مەبەستە کۆمەڵە ڕێکار و نمونەی وەرگرتووە. لەوانە جێبەجێکردنی سیستەمی پریپەید کە چەندین شاری نیشتەجێبوونیان لە شاری هەولێر بە نمونە وەرگرتووە وادا 10 پرۆژەی نیشتەجێبوون. ئێستا ئەوانە لە ڕێی پریپەیدەوە واتە ڕاستەوخۆ پارە دەدەن و کارەبای 24 کاتژمێریان هەیە. بەمەش وەکو نمونەیەک بە ڕێژەی 122 لۆت واتە یاخود زەخت لەسەر تۆڕی نیشتیمانی کارەبا لە هەرێمی کوردستاندا کەم بۆتەوە. سەبارەت بە قەرزەکانی وەزارەتی کارەبا لای هاوبەشەکانی کە زیاترە لە 1 تریلیۆن و 300 ملیارد دینار بە ڕێژەی نێوان 165 بۆ 170 قەرزەکان لە لای ماڵەکان و بە ڕێژەی 120 لای شوێنە بازرگانی و پیشەسازیەکان و بە ڕێژەی 110 لای فەرمانگاکانی میرین. هەر بۆیە ئێستا هاوبەشەکان دەتوانن لە ڕێگای 12 قیستەوە قەرزەکانی خۆیان بگەڕێنەوە بۆ وەزارەتی کارەبا. یەکێک لە هەنگاوە گرنگەکان کە وەزارەتی کارەبا کاری لەسەر کردووە و ئێستا هەست بە گۆڕانکاریەکەی دەکرێت ئەویش ئەو وزەی کە لە ساڵانی ڕابردووە بۆ بەرهەمێنانی کارەبا بەرهەم دەهات بە ڕێژەی 140 وندە بوو کە ئەمەش تێچووەکەی زیاتر بوو لە 1 تریلیۆن دینار. ئێستا لەگەڵ بەستنی 1,345,000 پێوەەر ئەم بزە بە فیڕۆچووە بە ڕێژەی 120 کەم بۆتەوە. ئەمە هەموو هەنگاوانە بوون کە وەزارەتی کارەبا کاری لەسەر کردووە و لە ساڵانی ڕابردووە و چەندین پرۆژەی گرنگی استراتیژی هەن کە لە ئایندەیەکی نزیکە واتە لەم ساڵدا تەواو دەبن و بەرهەمێنانی کارەبا بۆ 100 تۆڕی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا زیاد دەکەن. دوایین گۆڕانکاری سەبارەت بە پێوەری زیرەک و دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ بەشێک لە پرۆژەکان وەک تاقیکردنەوە و سیستەمی پریپەید چۆنە؟ ئایا هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە لە ڕووی دابەشکردنی کارەباوە و بەستنی پێوەری زیرەک کاریگەری کردووە لەسەر تۆڕی گشتی کارەبای نیشتیمانی؟ ئێستا وەزارەتی کارەبا
پلانێکی داناوە کە کارەبای 24 کاتژمێری دابینکە بە پێی ناوچەکان ینی بە پێی و ماسە پلانە ئەم هەنگاوە ئەم پلانی وەزارەتی کارەبا چییە؟ بەڵێ پاش ئەوەی لە پارەوە یاخود با بڵێن لە 18 مانگ پێش ئێستەوە دەست بەکار بووین بە پرۆسەی پریپەیمنتەوە بۆ ماوەی ساڵێک دەستمان پێکرد بە تێستی ئەم پرۆسەیە بۆمان دەرکەت با بڵێن ئەنجامەکانی زۆر باش بوو پاشان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت قەرار وادرا کە ئەم پرۆسەیە فەرەوان بکرێ و ئێستاش دەست بەکار بووین لە پرۆژە سیتیەکان بە پرۆسەی بەدابینکردنی کارەبای 24 کاتژمێریەوە. وە پرۆسەیە چۆن دەبێت ئێمە داخلی پرۆژەکان دەبین بەبێ وەی هیچ نرخێک باوێنە سەر هاوڵاتیان لە هەمان پێوەری ئەوی با بڵێن مەوجودە لە شوێنەکان لە پێکاتەکان لە خانیەکە هەر هەمان پێوەرە دەیگۆڕین بۆ پرۆسەی پریپەیمنت و کارەباشیان بۆ دەکرێتە 24 کاتژمێرەوە. ئەی وەکو دراسی خۆتان پێشتر لە ناو سوتەکانە مۆلیدە هەبوو هەر پریپەید بوو نرخی ئەوە چەند بوو؟ پارەی مۆلیدا زائیدەم پارەی کارەبە ڕئیسی ئەگەر کۆ بکەوە و ئەوستە ئەو کارەبێک کە دابین بکرایە تقریبا 175 ئەو وەختیە. یعنی ئەگەر مۆلدە و ڕئیسی کۆ بکەوە 100,000 دابی پێشتر وەکو نمونەک ئێستا 75,000 دەی معلم کارەبایەکی ڕئیسیەکی با بڵێن سافی بە ڤۆڵتێجتەوە جگە لەوەی کە ئەو چەند مۆلیدەیەش گژایتەوە وەکو ژینگە. ئێستا ئێوە کارەبای 24 کاتژمێریتان بۆ سیتیەکان دابین کردووە بەڵام کارەبای ڕئیسیتان لە گەڕەک و کۆڵانەکان نابڕیوە لە هاوڵاتیان دەیدەن بەوان. وای بستاز ئێمە هەموو شتەکان بە دیڕاست و بارەقام دەبی لە کنەمە. لە کاتی ئێستا ئێمە 13 سیتیمان جێبەجێ کردیە. مانجی 5 پار 2022 تقریبا لۆدی ئەو سیتیانە 14 مێگاوات بوو بە معدلی سەرفیاتی کارەبای تقریبا 17 ساعت یعنی بە 17 ساعت بەراورد بکەی دەکات 14 مێگا. ئەمانجی 5 ئەو ساڵە 2023 بەس گۆڕینی بۆ پریپەیمنت عالم متابعە کرد با بڵێن ملت متابعە بکاتن چەند کیلۆواتی سرف کردیا بەراوردی کردیا ئێستا بوویتە 10 مێگاوات یعنی تقریبا زیاتر لە 120 لە لۆدیش دابەزیە و گەڕایتەوە بۆ هاوڵاتیان یعنی بە پێچوانەی ئەو قسەیە کە کردمان کە لەوان بڕایە هاتەکەنەوە بەلعکس لەوان زیادی کردیە با بڵێن هاتۆ ناو ملەتەکەی. بۆ لە ستیەکانەوە دەستان پێکرد بۆ ناسن ناو گەڕەک و کۆڵانەکانەوە ئەمە هەنگاوێکی تر نییە؟ بەڵێ بخۆی ئیشەکە پرۆسەکە متەکاملە دەست پێکرایە بە سیتیەکان لە بەرەوانی کێشەکانی فیدەریان لەوێن دەرکێشەکان کەمترا دەستمان پێکردیە هەر لە کۆتایی تا مانجی هەشتەوە ڕەسەن احتمالی هەیە کەسەر دەست پێ دەکەین چاوەڕێی با بڵێن هەندێک قەرار و شتیوانە لە وەزارەت ئەگە فەرمان بکرێت دەست پێ دەکەین یەکسەر دەچینە ناو پرۆسەکانی با بڵێن ناو ماڵان و ناو گەڕەکەکان بەڵام بە 156 نا ئەویش نرخی تایبەتی خۆی هەیە لەوی کەمترە. زۆر باشە. لە ساڵی 2010ەوە پلانی وەزارەتی کارەبا بەستنی پێوەری زیرێک بوو بۆی کۆنتترۆلی کارەبا بکە بۆی کارەبای 24 کاتژمێری دابینکە ئێستا دەبینین ئەو پلانی کە داتان نابوو زیاتر لە ملیۆنێک پێوە بەسراوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان چ گۆڕانکاریە کراوە چۆن کۆنتترۆلی کارەباتان کردووە؟ بەڵێ بەبێ پلانی 2010 دابینکردنی تقریبا 1,400,000 پێوەەر لە کاتی ئێستا 1,350,000 پێوەەر بەستراوە لە سەرتاسەری هەرێم دەکرێت بڵێن 195 پلانەکان جێبەجێ کراوە. لە بۆ مۆزوعی کۆنتترۆل پێوەری زیرێک خزمەتێکی گەلک زۆری کردیە لە بۆ وەزارەتی کارەبا هەم لە ڕووی داتەوە و لە ڕووی کەمکردنەوەی سەرپێچیەوە و لە ڕووی سنوورکردنی هاوبەشانەوە یعنی مە چەند ساڵە جۆمان لە دەبی وزەی بە فیرۆچوو 155 لە پاش بەستانی پێوەری زیرە کە با بڵێن هەموو هاوڵاتیەکان و یان هەموو هاوبەشەکانیشی نەگرتیا ئێستا دەکرێت بڵێن لە 130 کەمترە. ئێوە ناتانەوێت پارەی کارەبا زیاد بکەن یاخود دەتانێت لەم ڕێگایەوە داهاتی وەزارەتی کارەبا زیاد بکەن؟ مۆزوع خۆی مۆزوعەکە زۆر پەیوەندێکی بەداهاتەوە نییە. پرۆسەی پریپەیمنت کە ئەمە با بڵێن جێبەجێ ماکرێ پرۆسەیەکی عالەمی لە هەموو دووەل و لە هەموو وڵاتانی جیهانی پێشکەوت و ئەو پرۆسەیە جێبەجێ دەکرێت کاتی دەکڕی کارەبای بەکاردێنی ڕقەمەکە لە پێشدا دەزانین چەند کیلۆواتت بەکاری نایە چەندەم پێرت بەکاری نایە و چەندیش بەشت دەکات لە بۆ داهاتوو ئەوە لە هەمووی مهمتر هاوڵاتی بخۆی خۆی کۆنتترۆل دەکە وەکو پێویست هەتە زیدەڕەوی نەکاتن. لە کۆی گشتی لە کۆتایەکەیە هاوڵاتی سوودمەند دەبێت یا وەزارەتی کارەبا داهاتی زیادەکە؟ ئوستاز قەنەعەت بکە ئەو پرۆسەیە
100% لە بەرژەوەندی هاوڵاتیانە. باشە ینی پێویستیشە لەسەر هاوڵاتیانی تر خۆیان ڕابێنن لەم پریپیتە لەمەی کە چەنە کارەبات پێویستە ئەوەندە بەکاربێنی. بەڵێ ئەو پرۆسەیە ئینشاءڵڵا هەرو پرۆسەیە دەبتە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری گەڕانەوە نییە. وزارەتی کارەبا ئێستا زۆر بە سەرقاڵیەوە ئیش لەسەوەی دەکا کاتژمێرەکانی کارەبا بە هەموو نەوعاچی زیاد بکاتن. بەستنی پێوەری زیراک لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 411,954 پێوار بەسراوە، لە پارێزگای سلەیمانی 390,669 پێوار بەسراوە، لە پارێزگای دهۆک 235,998 پێوار بەسراوە، لە پارێزگای هەڵەبجە 32,809 پێوار بەسراوە، لە ئیدارەی گەرمیان 71,119 پێوار بەسراوە، لە ئیدارەی سۆران 54,204 پێوار بەسراوە، لە ئیدارەی زاخۆ 52,205 پێوار بەسراوە، لە ئیدارەی ڕاپەڕین 24,291 پێوار بەسراوە. دوایین هەنگاو سەبارەت بە بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان، ئەویش لە گازی بە فیڕۆچوونی کێڵگەنەوتیەکانی گەرمیانە کە کارەبای لێ بەرهەم دەهێنرێ. ئەم وێزگەیە 118 هەلیکاری ڕەقساندووە و ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 100 مێگاوات کارەبای هەیە. وێزگەی بەرهەمهێنانی 165 مێگاواتی گەرمیان لە گوندی حەسیرە یەکێک بوو لە پێویستیەکانی گەرمیان کە پێشتر نەبوو لێرە بە دامەزراندنی ئەم وێزگەیە ئەو بڕە کارەبایی کە پێشتر گەرمیان وەریدەکرد لە وێزگە دوورەدەستەکانی چەمچەماڵ و هەولێر و دووەک وە سلێمانی و وەریدەکرد. ئەمەش ونبوون زۆر جار تێدا ڕووی دەدا، بەڵام بە دامەزراندنی ئەم وێزگەیە ئەو گرفتەمان نەما. خۆشبەختانە ئێستا وێزگەی بەرهەمهێنانی حەسیرە کە ئیش دەکات ئەو گرفتەی بۆ چارەسەر کردوین سەبارەت بە گرنگی ئەم وێزگەی لە ڕووی ژینگەوە. ئەم وێزگەیە دۆستی ژینگەیە. پێشتر ئەو غازەی کە لە بیرەنەوتەکانی حەسیرە دەردێنرات لەگەڵ نەوتەکات دەردەهات دەبوو هۆی پیسکردنی ژینگە. ئەم وێزگەیە کە دامەزرا بەو غازە ئیش دەکات کە لەگەڵ نەوتا دێتە دەرەوە و لە ڕێی چەند فلتەرێکەوە ئەو دووکەڵە دەپاڵێرێت تا ئاستێکی باش زیانی کەمترە بۆ ژینگە، وەکو ئەوی کە پێشتر سەرجەم ئەو دووکەڵەی کە لە وێزگەکەەوە لە بیرەنەوتەکانی حەسیرۆ دەرچوو دەبوو هۆی پیسکردنی ژینگە. حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیکارێکی سەرەکی وەزارەتی کارەبایە، چونکە ئەو کارەبایی کە لە هەرێمی کوردستان بەرهەمدێنێت حکومەت لە کۆمپانیەکان دەیسێنێت بە بڕێکی زیاتر لەو بڕی کە بە هاوڵاتیان دەفرۆشێت. ئەمەش بۆی بارگرانی نەکەوتە سەر هاوڵاتیان. لە ئێستاە بڕی فرۆشتنی کارەبا بە شێوەیەکە کە بە تایبەت کەرتی پولی ماڵان بە تەدریجیان لە 18 دینارەوە دەست پێ دەکات لە کیلۆواتی یەکەمەوە و حکومەتی هەرێمی کوردستان لەو بڕە زیاتر دەیکڕێت بە بڕێکی کەمتر دەیفرۆشێ بە هاوڵاتیان. ئەمیش بۆی بارگرانی کەمتر بێت دەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە کۆی سەرجەم گوندەکانی گەرمیان بە خۆشحاڵیوە کە 43 گوند لە ساڵی 2020 کارەبای نیشتیمانیان نەبوو لە سنووری گەرمیان. ئێمە توانیمان لە ڕێگەی بودجێ ئاسایی و بودجێ پەرەپێدان و بودجێ و بەرهێنانی وەزارەتی کارەبا و بودجێی 8% داهاتی کارەبا توانیمانە کارەبای نیشتیمانی بگەینە 20 گوند لە ساڵی 2021 و 2023 و خۆشبەختانە ئەو 23 گوندەی کە ماوە لە گەرمیان کەسە کارەبای نیشتیمانیان نییە بڕی پارەی پێویستیان بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی کارەبای نیشتیمانیان پێ بگەێت. بانگەوازی یەکەمی بۆ کرا لە بەشی گرێبەستەکان لە ئیدارەی گەرمیان. کۆمپانیا بۆی دەرنەچوو، بەڵام لە بانگەوازی دووەما پێم وایە کۆمپانیایەک بۆی دەرچووە بڕیار وایە بەم جیگانە دەست بگرێت بە گاندنی کارەبای نیشتیمانی بۆ 23 گوندە و دوای گاندنی کارەبا بۆ 23 گوندە هیچ گوندێک لە سنووری گەرمیان نامێنێت کە کارەبای نیشتیمانی پێ نەگەیشت. وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان: ماس، هەولێر، سلێمانی، دووهۆک 1500 مێگاوات، وێزگەی کار 850 مێگاوات، وێزگەی بازیان 450 مێگاوات، وێزگەی بەعادرێ 130 مێگاوات، وێزگەی خەبات 250 مێگاوات، وێزگەی ئەگریکۆ 120 مێگاوات، وێزگەی دوکان 45 مێگاوات، وێزگەی دەربەندیخان 45 مێگاوات، وێزگەی تاسلوجا 51 20 مێگاوات، وێزگەی هەولێر 29 20 مێگاوات، وێزگەی سلەیمانی 20 مێگاوات، وێزگەی دهۆک 29
20 مێگاوات